دو بە دوای شۆڕشی بەناو بەهاری عەرەبی و ڕاپەڕینی گەلانی باکووری ئەفریقیا و هاتنی ئەو تەوژمە لە ڕاپەڕینی خەڵک و شۆڕشی گەلانی ناوچەکە کە بۆ خۆر هەڵاتی ناوەڕاست هات هەڵبەت کوردی ژوەک هەرگەلێکی تری بن دەست هەلێکی بۆ ڕەخسە بۆ ئەوەی دەستکەوتی سیاسی بەدەست بێنێ بیرمان نەچێت دەستکەوتی سیاسی زۆر باش بەدەست هاتبوو بە تایبەتی لە دوای ساڵی 2014 و دروستبوونی داعشەوە مخابن پلانگیێڕی هەرێمی دەوڵەتانی هەرێمی بە تایبەتی داگیرکەرانی کوردستان بە پرۆسەیەکی پلان بۆ داڕێژراوی قێزەونی وەک تەونی جاڵجاڵۆکە هۆنراوەتەوە و ئەندازیارەکەشی هەڵبەت ئەردۆغانە کە زۆرترین هەوڵ ئەدا و هەموو هێز و توانای خۆی ئەخاتە کار بۆ ئەوەی دەستکەوتی کورد نەهێڵێت تورکیا ئەوەی کە خۆی ڕاستەوخۆ نەیتوانیوە لە بەرامبەر هێزەکانی پاراستنی گەل بە ئەنجام بگات هەوڵی زۆری داوە کە هێزی ویلایەنی کوردستانی بەکاربهێنێت لەو شەڕەدا پارتی دیموکراتی کوردستان کەوتۆتە ناو ئەو شەڕە قێزەونەوە ئەم سیاسەتەی کە پارتی پیادەی ئەکات لە بەرامبەر پارتی کرێکارانی کوردستان لە بەرامبەر هێزەکانی پاراستنی گەل جگە لە شەڕفرۆشتنێکی ڕاستەوخۆ و جێبەجێکردنی فەرمانی ئەردۆغان و تورکیا بەولاوە هیچ شتێکی تر نییە من ئەوەندە ئەڵێم ئەوە ڕای شەقامی کوردیە بەگشتی هەولی زۆرمان بۆ ئەوە بووە کە یەکێتی نەتەوەیی پێک بهێنین و داواکاری هەر تاچێکی کورد لەسەر ئاستی هەر چوار پارچەی کوردستان بە خوێنەوار و نەخوێنەوارەوە بە ڕۆشنبیر و ناڕۆشنبیرەوە بە مناڵ و گەورە و پیر و پەککەوتەوە داواکاری ئەوەمان بووە یەکێتی نەتەوەیی پێک بێت بەداخەوە ئەم هەنگاوانەی پارتی زۆر دژی ئەوەیە کە یەکێتی نەتەوەیی پێک بێت و ئەم سیاسەتەی پارتی تێکدانی هەموو ئەو خەونانەیە کە ڕۆشنبیرانی کورد هونەرمەندانی کورد سیاسیەکانی کورد داوایان کردووە گەلی کورد داوایەکە لە باربردن و لە ناوبردنی هەم دەستکەوتەکانی گەلی کوردە و هەم تێکدانی یەکێتی ریزی ناوماڵی کووردە و هێنانەدی ئاواتی داگیرکەرانی کوردستانە ئەمە پلانێکی بۆ داڕێژراوە یعنی ئەمە بەرنامە و استراتیژە کە ئەردۆغان داڕشتووە بە موافقەتی ئێران بە موافقەتی عێراق بە موافقەتی سووریا مەبەستم سووریا یعنی دەوڵەتی سووریا حکوومەتی سووریا حکوومەتی عێراق حکوومەتی ئێران کاربەدەستانی ئەمە و بە مبارەکەی دەوڵەتە زلهێزەکانی جیهان یعنی لە ئەمریکا لە رووسیا لە ئەوروپیەکان ئەوانیش چاوپۆشی لەو سیاسەتەی ئەردۆغانەکەن هەتاوەکو ئەم لەحزەیە کە ئێمە قسەی تێدا دەکەین بەداخەوە ینی ئەوەی کە تۆمەتبارکردنی پەکەکە بە هەندێک شت لە لای خەڵک تەواو ڕوون و ئاشکرایە یعنی بۆ نمونە لە هەموو قۆناغە جیاوازەکانە لە باشووری کوردستان ڕۆژێک لە ڕۆژان نەمان بینی پەکەکە یان کەچەکە حکوومەتێکی ئەلتەرناتیف بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دابنێت یان لە شوێنێک سەرۆک شارەوانیەک دەستنیشان بکە یان فەرزی بکە یان لە دەیەکا بۆ نمونە بیەوێ بە جۆرێک لە جۆرەکان ئەنجومەنێکی ئاواییەکە دابنێت لەلایەن خۆیەوە لەلایەن کادیرانی خۆیەوە لەبەرەوە ئەو قسانەی هەر نەک پارتی هەر هێزولایەنێک شتیوە لە بەرامبەری پەکەکە بڵێن ئەمە ئەچێتە بواری پڕوپاگەندەیەکی زۆر بێمانە و بێواتاوە ئەمە بۆ خەڵەتاندنی خەڵکە بۆ تێکدانی ڕاستیەکانە بۆ چاواشەکردنی کۆمەلگایە بۆ شەرعیەتدانە بەو شەڕەی کە پلانی بۆ دانراوە کە ئەبێ بیکەن بەداخەوە پارتی دەستەکانی ئاشکرا بوو چەندین تۆمەتی دروست کرد هیچی بنەمای چونکە بنەمای نەبوو خەڵک باوەڕی پێ نەکرد ئێستا خۆی کەوتۆتە ئەوەی کە مەفرەزە و دانێت و بۆ سەدانێ و تاوەکو هەواڵی گەریلا پێیدا تێبەڕێت و بکەوێتە ناوی من ئەوەنداڵم بە شەهیدبوونی حەوت گەریلا و لە شوێنێکی دی سێ گەریلا ئەکرێ ئێمە وەک ڕۆشنبیران داوا ئەەکەین با قەزاوە جێڕی دۆزی نیشتیمانی و نەتەوەیی بێت سەرانی کەجەکە نەکەونە داوی ئەو گەمە قێزەونەوە نەکەونە داوی ئەو سیاسەتە دۆڕاوە شکست خواردووە کە ئەردۆغان و دوژمنان و نەیارانی کورد لە کوردستانە پیادەی ئەکەن
ئەوان دان بە خۆدا بگرن تا ئەتوانن ئەو شەڕە کە پێیان ئەفرۆشرێت نەیکڕن چونکە خەڵک هیوای گەورەی بەوان هەیە لەبەرەوە شەڕ هەمیشە بە هەموو کەسێک ئەکرێ بەڵام ئاشتی بە هێزی خاوەن پرۆژە هێزێک خاوەن ئایدۆلۆژیا بێ هێزێک فەلسەفە و فکری لە پشتەوە بێت ئەتوانێت پرۆسەی ئاشتی دابمەزرێنێ و بیچەسپێنێ.